خی پەروەردگار سبحانه وتعالى ئەو کارە گەورە پیرۆزە بە شەڕەفە بە هەموو کەسێک ناکات. وخی پەروەردگار فەرمێ ومن أحسن قولا ممن دعا إلى الله. بە گەورەی خاڵقی ئێمە فەرمێ هیچ کەسێک لەوە گەورەتر نییە، هیچ کەسێک لەوە پیرۆزتر، هیچ کەسێک لەوە قەدری گەورەتر نییە من دعا إلى الله. ئەوەی بانگەوازی ئەکا لە بۆ دینی خوا وعمل صالحا وکردەوەی چاکەکە وقال إنني من المسلمين. هاکە بگەم لە کوێرەوە ئیسلام و بانگەوازی دینەکە مەکەم، شەمی بۆ چێ ناکەم. خەڵک بانگەوازی مارکسیزم مەکات، ئەو باسی دینیزم مەکات، ئەو نازانم سیکۆلاریزم هەراوفریە پێیان عیب نییە، پێیان عیب نییە. کابرا بانگەوازە و کابرای دز بوو، کابرای گەندەڵ پێ عیب نییە. ئەو بانگەواز بۆ حیزبێکەکە قاتل و خەڵکی کوژە پێ عیب نییە. تۆ بۆ پێت عیبە پێت شەرمان ئەگەر بانگەوازی دینی خوای پەروەردگار بکەیت. ئەمە خەڵاتی کە خوا نایدا بە هەموو کەسێک. هەمومان بەرپرسیارین بانگەوازی مامۆستان نییە، هەموو تاکێکی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم. بەڵام خوای پەروەردگار خەڵاتی لەگەڵ مامۆستا کردووە توانێت قسەی خێر بکە و ئەگەر خوا لێی وەربگرێ ئەو نیعمەتێکە نیعمەتەکانی خوای پەروەردگار بۆ